من بدايەتی بەردێک لە زەرداوم بوو، بەردەچووی 15 ملیمی. چوومە چەند دکتۆرێکی گوتیانم عەمەلیات. ئەویش لیان نەدەکردم، گوتیانەوە جیازەمان نییە. خەستخانەکان دیش تێچویان گەلە گران بوو، دەسعەق گران بوو پێ دەرنەچوم. گوتیانم بڕۆکن دلێرشینەی ئەو دکتۆرێکی باشە و خێرخوازە تێلگەی ئیشەکە لۆ دەکاتن بە کەمترین سعر. ئەمنی شاتمە ئێرە لێرکانە دکتۆر 4 عەمەلیاتی لۆ کردیمە، هەر 4 عەمەلیاتی گەورە، یعنی یەک لێرکی گەورەتر لۆ کردیمە. ئەوە چەندە لێرەمە تەقریبەن 2 هەفتەیە ئەم لێرەمە هەموو تێچووی خەستخانەی هەمویان لە ئەستۆگرتیە. هەتا ئێستا ئەو عەمەلیاتانەی دکتۆر دلێر لۆی کردیمە، هەر دکتۆرێکی دیبە بە 7 ملیۆنیش لۆی نەدەکردم. ئەو لە ئەستۆی خۆی کرد لۆی کردم. خوا خێری حاجە ڕزگاریش بنووسی کە زۆربەی عیلاجەکانی ئێرە و مانەوە هەمووی لە ئەستۆی خۆی گرتیە. 2 هەفتەیە لێرەمە هەتا ئێستا لێ نەگەڕانە سپارەی و ئەسەر بکەم، هەمویان لە ئەستۆ گرتیە. یەک بەتڵی عیلاج چوون بیکڕم پێم نەکڕا، داوای 2 بتڵیان کرد، بتڵی بە 70000 دکتۆر دلێر شینە، هەستایە 5 بتڵی لۆ دانامە کە بکرێتە قەڵبم. خوا خێریان بنووسی، خوای گەورە پاداشیان داتەوە. ئەوەی ئێرکانە دەیکا هیچ خەستخانەک نایکا. خێرخوازیەکی وایە لە هیچ جێیەکی شتیوان نەبووە. ئەوەی خوا پێداوە، خوا دایتێ با بێتنە لێرکانە، هەر بە یارمەتیەکی کەمیش بیتن، بە یارمەتیەکی کەمیش بی باوێتە ناو ئەو خەستخانەی، بەڵکو خوای گەورە ئەو خەستخانەی بەرەو پێش دەباتن لۆ زۆربەی کەسی کەوا پێی ناکرێ عیلاج لە خۆی بکە، فەقیر دەتوانی کەبابی نەخوا، بەس ناتوانێتن بەرگەی ئازاری قورس بگریتن. ئەوەی خوا پێداوە با بێتن بە یارمەتی ئەو خەستخانەی قیامەتی لۆ خۆی بەدەست بینیتن. ئەوەلان پێشەکی سەلام عەلەیکوم. ئەی دکتۆر دلێر کزی ناوی بابی خۆم نۆم ناکاتن. ئەلحەمدولیلا خێرخوازێکی دەرجەیەکە تاچی نییە لەسەر دنیاە، نازانم کۆ عەدو پاداشی بدەمەوە، عەدو پاداشی حەج نادێتەوە ئیلا بە سەلاوات. ئینشەڵڵا خوا موافقی دەکات. ئەوە ماوەیەکی زۆرە دەنارێنیت لەو نەخۆشی چەند دکتۆری چوونە داوای ئەو پێشێکی زۆریان کردیا، دەرەسمان دەرنەبوو ڕاستی. وەڵڵا ئەلحەمدولیلا خوا خێری بنووسی هاتین ئێرە هەمووی ئەسۆ گرت، گوتی هەت مشکلێکی هەبیت هەموو ئایدی خۆم و هیچ مشکلەتان نەبیتن. ئەمە زۆر مەمنونم. ئێرەمانی خوای سوپاس دەکەین ئینشەڵڵا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.